پێشەوەی ڕێکان فسکن بێ لە ناو چاشنیدا. باش ئەگەرەوە بوو یەک تۆزوەرە پێشدەتا بۆ ئاواتە باشە لە کاتژمێر 8 بە کاتی کوردستان دەست بە چەندین چالاکی هەمەجۆری لەوبارەدا ئەنجامدا و وەک سەرستەیز بیخوێنە وەک سەرستەیز فستیڤاڵی نێودەوڵەتی کەلتورە جیاوازەکان بەڕێوەدا. سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش. ئەوەی بینیتان ئامادەکاری 20 تیپ و گروپی جیاوازی نێودەوڵەتیان بۆ حوتەمین فستیڤاڵی کەلتورە جیاوازەکان کە سەنتەری ڕایان بۆ ئاڵوگۆڕی کەلتوری ساڵانە هەڵدەستێ بە ئەنجامدانی ئەم فستیڤاڵ و لە شاری ڕانی خۆشەویستەوە پێشکەش دەکرێت. سەنتەری ڕای بۆ ئاڵوگۆڕی کەلتوری و چالاکی خۆشەویری لە ساڵی 2010 دامەزراوە. هەر لە بواری ئاڵوگۆڕی کەلتوری لە دەرەوە ناوی وڵاتدا دەکات و تا ئێستا چەندین چالاکی هەمەجۆری لەو بوارەدا ئەنجامدا و ساڵان لە هەرێمی سیەکان فستیڤاڵەکەمان بە شێوەی ئۆنلاین بەڕێوە دەچێت. ئەو فستیڤاڵەکەش سێ شەو دەخایەنێت ئاغەنبوون بە ڕێنمایەتی دروستیەکان فستیڤاڵەکەمان بە شێوەی ئۆنلاین بەڕێوە دەچێت. بۆ فستیڤاڵەکەش سێ شەو دەخایەنێت لە کاتژمێر ئاغەنبوون بە ڕێنمایەتی دروستیەکان فستیڤاڵەکەمان بە شێوەی ئۆنلاین